ئەم فڕۆکە بچووکە دروستکراوی چەند خوێندکارێکی ئامادەییە. ئێرە پێشبڕکێیەکی زانستی چەند خوێندنگایەکی شاری سلێمانیە. لێرەدا خوێندکاران پرۆژەی زانستیان لە بوارە جیاوازەکاندا نمایش ئەکەن. ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس ساڵانە هەڵەستین بە ئەنجامدانی ئەم پێشبڕکێ زانستیە. ئەم ساڵ خۆشبەختانە 14هەمین ساڵیەتی کە هەڵەستین بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە لە نێوان خوێندکارەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس. ژمارێکی زۆر خوێندکار بەشداریەکات لە بوارەکانی زانستەکانی کیمیا، فیزیا، بایۆلۆژی، زیندەوەرزانی، کۆمپیوتەر، ژینگەزانی، هەروەها ڕۆبۆتیک. تێدا خوێندکارەکان ئاستی زانیاری خۆیان بەرەو پێشە بن بە کۆمەڵێک پرۆژەی ناوازە لەم بوارانەیە کۆمەڵێک پرۆژە دروستەکەن کە بتوانن لە داهاتوودا ئیسفادەی هەبێ بە ژینگە و کۆمەڵگەی کوردیمان. هەمەڕەنگی پرۆژەکان لەلایەن خوێندکارە کچوو کوڕەکانەوە لە قۆناغە جیاوازەکانی خوێندنەوە خەسڵەتێکی دیاری ئەم پێشەنگایەیە. لێرەدا دوو خوێندکار گۆچانێکیان دروست کردووە کە پەیوەست کراوە بە سیستەمی GPS-ەوە. کە پرۆژەکەمە پێکاتوە لە سنسۆرێک و ئۆردینیۆیەک و پاوەربانکە کە لەگەڵ GPS بۆ کەسانی بە ساڵاتچوو کە تووشی نەخۆشی زەهایمەرە بن یاخود کەسانی نابینایە کە سنسۆرەکە سنسۆرێکە بۆ کەسانی نابینە جەڕەز لێ کە لە نزیک بێتەوە لە تاڵێک یان قادرمەیەک و دیوارە شتێک جەڕەز لێدات و هەروەها نظامی GPS-مان لێ داناوە کە ئەو GPS تەلەفۆنی بۆ بکەیت کەسەکانی چواردەوری بۆ قسەکانی چواردەوری بۆ گێڕێتەوانێ و بە نامەیەکشە GPS-ەکە بۆ نێرە کە فڵانە کەس لەکوێ لە لۆکیشنەکە پێڵێت. بە خێوکاری خوێندکارەکانیش پێیان وایە کە چالاکی لەم شێوەیە ئاستی زانستی منداڵەکانیان بەرەو پێش ئەبات و وایان لێ ئەکات ئەو شتانەی خوێنن بە کردداری ئەنجامی بدەن. ئەمڕۆ چەنها پرۆژەی زۆر جوانم بینی کە تەسیرێکی زۆر باشێ بێت لەسەر مشکی بڵێن خوێندکارەکان، چونکە تەنها ئەو گرنگ نییە کە چی ئەخوێنن لەبەرەوەی ئەگەر بەشێکی پراکتیکی نەوەی بە دڵنیاوە بیرەچێتەوە یان مناڵەکە ناتوانێت یعنی بڵێن چۆن ئیماجنی بکە یان بیری لێ بکات و کەم شتە چۆن ئیشەکات. لەم پێشەنگایەدا 800 خوێندکار بە 400 پرۆژە بەشداریان کردووە و مامۆستایانی زانکۆ پرۆژەکان هەڵ ئەسەنگێنن و مەدالیای ئاڵتون و برۆنز و زی و پێشکەش بە براوەکان دەکرێت و پرۆژەکانیان ئەبەنە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.